دیارە بەبەردەوام باس لەو سامانە سروشتێ دەکرێت کە هەرێمی کوردستان و عێراقی پێدەوڵەمەندە و هەروەها ئەو بابەتێکی کە زۆر وابەستەیە بە پرسی نەوت و غازەوە ئەوش ئەو کۆمپانیانن کە لەناو هەرێمی کوردستان و لەناو عێراقدا کار دەکەن بۆ دەرهێنانی نەوت و غاز و فرۆشتری و جۆرە جیاوازەکانی و لە ئێستاشدا باز لە کشانەوەی کۆمپانیای ئیکسۆن موبیلی ئەمریکی دەکرێت لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم میوانەکەیشم بەڕێز نەوزاد مهندیس کا بەڕێزیان شارەزای بورین ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن کاک نەوزاد سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بزانم کارەکانی کۆمپانیای ئیکسۆن موبیل لەناو هەرێمی کوردستان و عێراقا خۆی لە چیا بینیوەتەوە ئێستا کشانەوەی کە باسی لێەوە دەکرێت دیارە مودەیەکە کشاوەتە و ئێستا باسی لێەوە چ کاریگەریەکی ئابووری دروستەکە و لەسەر کۆی پرۆسی دەرهێنان و بەرهێنانی نەوت و غاز بەڵێ خۆی کۆمپانیای ئیکسۆن موبیل یەکێکە لە دا کۆمپانیا هەرە گەورەکانی نەوت لە جیهاندا هاتنی بۆ هەر وڵاتێک بۆ هەر ناوچەیەک بەڕاستی کۆمەڵێک امتیازەیە بەو ناوچەیە و ئەیکاتە ناوچەیەکی گرنگ و دەتوانێت بەخۆی ئەوەی کە سەرمایەکی زۆری 500 میلیۆن دۆلاری سەرمایەکەیەتی کە هەندێک وڵات و دەوڵەت هەیە بەقەدەر ئەو بودجەی ساڵانەیان نییە بۆیە هاتنی کۆمپانیای ئیکسۆن موبیل بۆ عێراق بۆ خۆی کۆنا و حتا تەنانەت بۆ کوردستانیش دەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 بۆ یەکەم جار لە ساڵ 2011 هاتۆتە هەرێمی کوردستان عقدێکی کردووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و 6 حەقل و چێڵگەی نەوتی وەرگرتووە کە بۆ گەڕان بە دوای نەوت و دەرێنان و ئیستیسمارکردن تێدایە لەو کاتەشە لە 2011 یەکێک لە خەلەکان ئەوە بوو لە کێشەکان کە ڕوبەڕووی ئەم گرێبەستە لەگەڵ ئیکسۆن موبیل بووەوە سێ لە حەقلەکان لە کە دەکەوتنە منطقەی مادەی 140 متەنازع عەلەیهی بە پێی دەستوری عێراقی لە قەرەهەنجیر لە بەعشیقا لەگەڵ ئەلقوشە لە ناوچەی مووسڵ ئەمە یەکێک بوو لە کێشەکان کە وا لێک درایەوە کەوە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نیە گرێبەست بکا و عەقد بکا لەگەڵ کۆمپانیاکانە بە هەر حاڵ 6 کێڵگەی وەرگرت پیرمان و عەربەت و بێتواتەش لەگەڵ ئەو سێ حەقلێکەیە بوونە 6 دەستی کرد بە کارکردن و ئیشکردن تیایدا تا ساڵەکانی ئەوەی کەوە 2016 ئیشی تێدا کرد بەڵام سەیری کرد لە هەر یەکێک لەوانە لە ساڵی 2016 لە سێ شوێنیان کشایەوە لە سێ شوێن لە قەرەهەنجیر و لە عەربەت و لە بێتواتە کشایەوانێ باشە سیانەکەی کەی بەدەستەوە مایەوانەکە ئیشی تیا بکە سەیری کرد لە ئەنجامی بەدواگەڕان و هەڵکردن و لێدانی بیر و ئەوارەیە بەڕاستی ئەوەی کە منی خوێنمەوە لە بەدوادا چوونەکانمە ئەوەندەی ئەسبابەکان اقتصادی و بازرگانی و قازانج بوو ئەوەندە سیاسی نەبووە بۆ لەبەرەوەی ئەو بیرانەیە ئەو شەلگانی کە ئەو ئیستیسماری تێدا دەکرد و کاری تێدا دەکرد لە ڕووی سترکچەر و پێکهاتەی طبیعەت و جیۆلۆجی سروشتی ناوچەکە و چێڵگەکە و بیرەکانەوانێ و حەشارگەی نەوتەکان ئەو شوێنە پێڵێن حەشارگە کە نەوتی تێدا کۆبێتەوە لە ژێر زەویدا یعنی بە قازانج نەبوو و بڕێکی نەوتی زۆر باشی تێدا نەبوو و لە ڕووی ئابوودیەوە بە قازانج ئەگەڕایەوە بۆ کۆمپانیاکە و خۆشتان دەزان ئەو کۆمپانیا گەورانە هەمیشە قازانجی خۆیان دەخەنە پێش هەموو وەلائێکیکەیانەوە دائیمە قسەیەکی مەشهور هەیە اقتصاد بازرگانی سەرمایە دۆست و دوشمن نازانێت بەرژەوەندی خۆی ئەناسێ جا بەرژەوەندی لە هەر شوێیە بوو بێت دەچێتە ئەو شوێنە بۆیە بەڕاستی یعنی ئەم بەسەرهاتەی کەوا ئێستا بازەکرێ لە دوێنێ و پێرەوە مەوزوعەکە ساڵێک پێش ئێستا ڕوویاوە بۆ ئێستا گەرم بۆتەوە یعنی لەوە ئەچێت بە وەکوڵێن بە سیاست کرابێ مەوزوعەکە وەکوتم دوای ئەوە لە ساڵی 2017 لە ئەلقوشیش کشایەوە لە ساڵی 2021 لە بەعشیقە کشایەوە لە هەمان ساڵدا لە ئەخیر شوێن کە چێڵگەی پیرمان بوو کشاوەتەوە یعنی کۆتا جار کە ئیکسۆن موبیل بە تەواوەتی لە کوردستان کشاوەتەوە ساڵی 2021 بووە باشە بۆ زۆر باس لەم بڕیارە تازەی دادگای فدراڵی عێراق کرێت کە کاریگەری هەبوو بێ لەسەر ئەوەی کە کۆمپانیای ئیکسۆن موبیل لە عێراقا بکشێتەوە بۆ بەرهێنانی نەوت خۆی وەکوتم قەرارەکەی دادگای فدراڵی 15 بووە یعنی ئیمساڵ بووە ئەو پێش قەرارەکە کشاوەتەوە وەکوتم ئەوەندەی کە مەسەلەکان لە ڕووی بەرژەوەندی و ئابووری و اقتصاد و دەستکەوت و قازانجی خۆی سەیری کردو مەسەلەیەکی سیاسی نییە ئەلاکولین ئەوەی ئێستا ئەگەر لێی بخوێنرێتەوانێ شمولی ئیکسۆن موبیل ناکە قەرارەکە چونکە پێش قەرارەکە کشاتەوە تەنانەت لە ڕۆژئاوای قورنەی باشووری عێراقیش
شتێکی زۆر گەورەی هەبوو لە دوای بریتیش ئۆیڵی بریتانیەوە لەوێشە پشکەکانی خۆی فرۆشتۆتەوانێ و حکوومەتی عێراقی وەزارەتی نەوتی عێراقی لە ساڵی لە 5/1/2022 هەموو پشکەکانی ئەکسۆمۆبیلیشی کڕیوەتەوە لەوێش نەک هەر هەرێمی کوردستان بێ و تایبەت بێ حەسر بوو بێ بە هەرێمی کوردستانەوە کەواتە ئەو دیارە سیاسەتێکی خۆی هەیە و بەرنامی خۆیە و پلانی خۆی هەیە لەوەچە لە هێر عێراق و هەرێمی کوردستان کشابێتەوە دەچێتە ناوچەیەکی نەوتی تر لە دنیادا کە بە قازانجی زیاتر لی دەستکەوێ وەکوتم مەسەلەکە کۆنە ساڵێکی بەسەرا تێپەڕ بووە بۆچی ئێستا هەڵیداوەتەوە گەرم بۆتەوانێ پێم وایە سوشیال میدیا زیاتر مۆزوعەکەیان جوڵانە جنای شتی وانە باشە ئەم کۆمپانیا لە ناو هەرێمی کوردستانە بەگشتی کە زۆرترین دیارە دەرهێنانەکەی لە ناو هەرێمی کوردستانە بووە و لە عێراقیشا بە شێوەیەکی گشتی بڕی ئەو دەرهێنانی کە ساڵانەی دەیکرد خۆی لە چ نادەبینیەوە خۆی ئەزان چیە تهدید ناکرێ من بۆ کوتم کشان لە هەرێمی کوردستان لە 2011 هاتووە تا 2016 دەستی کرد بە کشانەوە یەکسەر بۆی دەرکەوت لە ماوەی ئەو 3-4 ساڵەیە ئەم گەڕانەی ئەو ئەم تەنقیبە ئەم لێدانی بیر و مەسحکردنە بە قازانجی نییە تەسەورکە یعنی لە 3 ساڵی یەکەمیا بۆی دەرکەوت کە بە قازانج نییە بۆیە لە 2011 بۆ 2016 4 ساڵی بینە یەکسەر کشاوەتەوە لە 3 چێڵگەیانە و لە ماوەی 4 ساڵی داهاتوشا لە 3 چێڵگەکەکە کشایەوە بۆیە دەرکەوت من پێشتریش وتم بڕی نەوتەکە بڕێکی زۆر نییە بە قازانج نییە چونکە بۆ یەکێک لە مەرجەکانیش کارکردن لە کۆمپانیا نەوتەکان لە هەرێمی کوردستان بەپێی عقودی مشارەکەیە عقودی مشارەکە زۆر دەکەوێت یعنی حتا تەنانەت دەڵێن مجازەفەیە بۆ کۆمپانیا نەوتەکان بۆ مەسەڵەن تۆ چێڵگەیەکی نەوتی دەیەتی مەسەڵەن عقلی لەگەڵا دەکەی بۆ مودەتی دیاریکراو دەبێ خۆی مەسح بکە بگەڕێت دەربێنێت باشە نەوتەکە ئەمە مەسرفی زۆری ئەوێ باش تێکی زۆرە کاتێکیش کە دەرکەو ئەمە بە قازانج نییە وازی هێنا حکوومەتی هەرێم بەپێی گرێبەسەکان مولزەم نییە $1 بجێڕێتەوە هەچی مەسرفی کردووە ئێمە بەڕاستی مجازەفەیە بەسەرۆت و سامانێکی خۆتەوە بۆیە ئەوان ئەو چێڵگا ئەو کۆمپانیا نەوتێ گەورانە تا لە 100% دڵنیا نەبن و ئەم چێڵگەیە بازرگانیە طبعاً چێڵگەی بازرگانی نەوتی بەوە حساب دەکرێت کە ڕۆژانە لانی کەم دەبێت 5,000 بەرمیل نەوت ئینتاج بکە لەوە کەمتر بوو بە ئیقتصادی دانارێت چونکە تێچووەکە زیاترە لە داهاتەکەی باشە زۆر لەلایەن ئەمدا پەرلەمانانە و گوێبیست سێبین کەسانی شارەزا لە بابەتەکەیە کە ڕەنگە ئەو بڕەنەوتەی کە لە ناو خاکی هەرێمی کوردستانە هەیە کەم ببێتەوە یاخود بۆ داهاتوو مترسی بێ بۆ عێراق کە نەمانتوانێت پێی پێویست حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش لی سوودمەت بن فعلەن ئەمەشی کە لێسادا ئەم کۆمپانیا گەوری جنابە باسیەوەکەی کە کشاوەتەوە ئەو ناوچانی باسیلەوەکەی بڕی پێویست نەوتیان تێدا نەبووە ئەم مەترسیە سەلمێنێ خۆی لەلایەکەوانێ ئەگەر بیرتان بێت 2 هەفتە لەمەوە پێشوەزیری نەوتی عێراقی محەممەد ئیحسان عەبدولجەبار وتی وەکو بێمنەتیەک لە بەرامبەر نەوتی کوردستاناوتی وتی تەنانەت جۆری نەوتەکەی کوالەتی نەوتی کوردستان لە کوالەتی نەوتی باشوور خراپترە ڕاستەکە بالفعل نەوتی کوردستان نەوتێکی قورس حسابەکرێ نەوتی قورس بەو معنایە دێت کە پێکهاتە و پێکاتی زۆر نانەوتی تێدایە کە ئەمە لە پرۆسەی پاڵاوتن و پاڵاوگەکردن و دەرێنانە کولفێکی زۆر زیاتری تێدەچێ یاخود لە هەندێک شوێنە بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان هێندە قوڵن قوڵیەکەیان زۆر زیاترە لە قوڵایی بیرەنەوتێکی لە باشووری عێراقا بۆیە هەمیشە تێچووی نەوت لە تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە زۆر زیاتر دەکەوێت لە باشووری کوردستان بۆیە دەبینی زۆربەی کۆمپانیا گەورە دنیاەکان شیڤرۆر بیپی بریتانی و ئەکسن مۆبیل و تۆتالی فەڕەنسی هەمووانە هەوڵ دەدەن لە بەسرا و لە قورنا و لە عەمارە و لە جنوبی عێراق ئیستیسمار بکەن لەبەرەوەی بەڕاستی هەم لە وەرزی زستانە دەتوانن ئیش بکەن هەم لە هەوەرزی هاوینشا دەتوانیشکەن بەڵام بەزەن بۆ نمونە لە هەندێک ناوچی کوردستانە لەبەر سەرما و سۆڵە و بەفر و باران و ئەوانە تۆ ناتوانانی ئیستیسمارکەی ئەمەش هەمووی لەسەر تۆ حسێبە لەبەرەوەی تۆ موچەت هەیە و کارمەند هەیە و کرێت بۆیە بەڕاستی لە ڕووی هەم لە ڕووی کوالێتیەوە هەم لە ڕووی تۆپۆگرافیا و جیۆلۆجی و ستراکچەرجی ناوچەی چێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان بەڕاستی نەوتی هەرێمی کوردستان زۆر تێچۆکەی زیاترە لە باشووری کوردستان هەر ئەمانەشەوا لە کۆمپانیاکانەکەن کە سیر دەکەی دوای ئەوەی بە ساڵێ 2 ساڵ ئیش دەکا بەسەر حساباتی خۆیان دەچێتەوە سیر دەکا قازانجێکی زۆر ناکە بۆی پێویست ناکات درێژە بە ئەوە بکاوە مجازەفە بە سەرۆت و سامانی خۆی بکە ئەمە یەکێکە لەو ڕوانە ئەوان وەکو وتم
ڕاستە هەموو ئەو کۆمپانیا گەورە نەوتیانە حتمما دەوڵەتێکی گەوریان لە پشتەوە مەسەلەن شیڤرۆنی ئەمریکی و ئێکسۆمۆبیل دەوڵەتێکی گەوری ئەمریکیە بریتیش پترۆلیۆم بریتانیایە توتال فەڕەنسیە ڕۆژنەفت رووسیا هەمە دەوڵەتی گەوران لە پشتیانەوەن بەڵام یعنی کە ئەڵم مەبەسین دەوڵەت بڕیاری سیاسیش دەورە بینێت بڕیاری سیاسی وڵاتەکانی خۆشیان دەورە بینێت بەڵام لە کەیتە سەر مەسلەی اقتصاد و ئابووری و بازرگانی بۆ کۆمپانیاکە ئەو تەنها چاوی بەرژەوەندی اقتصاد و دەستکەوت و بازرگانی خۆی دەبینێ بۆیە ئەو نقطەی کردوتە مەبەست من بە تەسەوری خۆم گەڕانەوە و کشانەوەیان هەرەمەیە سەبەبەکە طبعا نزانین کە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە بڕێکی باشی سامانی سروشتی نەوت و غاز لێستادا کشانەوەی کۆمپانیایەکی لەم شێوەیە گەورە لە 6 کێڵگەی جەنابە باسی لێوە کرد لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا نیشانەی پرسیار دروست ناکات لە کۆمپانیەکانی دیکە کە ڕەنگە هەرێمی کوردستان و عێراقی شوێنێکی گونجاو دەبێت بۆ گرێبەستی کۆمپانیا زەبەلاحەکان خۆی بەڕاستی کێشە و ملبلانە سیاسەکانی دنیا و بە تایبەتی ئێستا شەڕی رووسیا ئۆکراین تەسیر و کاریگەری کردوێت سەر دنیا بۆ نمونە پێت بڵێم ئێستا ئۆپێک 5 ڕۆژی کە کۆبوونەوەیشی هەیە ڕێکخراوی ئۆپێک بۆ ئەوەی بەسەر بەرنامەی خۆیان بچنەوە ئایا بڕی بەرهەم زیاد بکەن یاخود کەمی بکەنەوە ئەمەش لە هەموو زیادکردن و کەمکردنیەکە خۆتەزانی سیعرەکان بەرزوو نزمیەکە و کێشە و مەشاکلێکی زۆر دروستە بێ تەنانەت بۆ مانگی 6 بڕیاریان داوە 432,000 بەرمیلی ڕۆژانە زیاد بکەن بۆ مانگی 6 داهاتوو لە کۆبوونەوەی مانگی 5 بڕیار دەدەن ئێستا ئەمریکا خۆی وەکو دەوڵەتێکی گەورەی هەم بەرهەمێن و هەموو بەکاربەری سوتەمەنی و نەود لە دنیادا کەوتۆتی گێژاوێکی قەیرانی سوتەمەنی و ئەوەوە تەنانەت گەشتۆتە قەناعەتێ کۆنگرێس پرۆژە یاسایەک بداتە سەرۆکایەتی ئەمریکا و یاساکەی پێدەرچێت بە عقوبەدانی ڕێکخراوی ئۆپێک لەبەرەوەی ئەمریکا دووسێ مانگە داوا لە ئۆپکەکە کاکە بڕی بەرهەمتان زیاد بکەنەوە بۆ ئەوەی سیعرەکان داببەزێ تۆ خۆ دەزانی ئێستا سیعر وەکو پێشبینیەکان ژێڵەتانی هەیەی ئەم ساڵی لە $107 دانابەزێ کە ئەمە بۆ ئەمریکا کێشەیەکی زۆر گەورەی دروست کردو قەیرانی سوتەمەنی بۆ دروست کردووە و ئێستا کەوتوتە ئەوەی کەوا بێتە سەر ئەوەی کە سزای ڕێکخراوی ئۆپێک با لەبەرەوەی بڕی بەرهەم زیاناکە و ئەمەش بۆتە هۆی زیادکردنی سیعری نەوت لە دنیادا و بازارەکانی یعنی پشێویەکی لە بازاری نەوتی دنیای دروست کردووە یەکێک لەوانش بەڕاستی وەکوتم قەیرانە سیاسەکان ملبلانە سیاسەکان ڕۆڵیان هەیە لەم جێژا و ئابوووریانە و لەم پاشەخشەی کۆمپانیەکان و نەزانیت تەنها ئێمە وەکو مەسەلەن وڵاتێکی بچووک زەرەر بووین لەم قەیرانە دارای نەخێر کۆمپانیا گەورەکانیش کە بەسەر حساباتی خۆیانە ئاچنەوە پشکەکانیان لە بازاری بۆرسە و ئاڵوگۆڕی دراوە دادەبەزێ و لە بازاری نەوتان نرخەکان دادەبەزێ ئەمانە هەمووی تەسیرەکە بۆیە بەڕاستی دنیا خۆی دنیا لە ئایندەیە ڕوبەڕووی قەیرانێکی دارایی تونتر دەبێتەوە و درێژتریش دەبێتەوە ئەگەر ملبلانە سیاسەکان بە شێوەیە بە توندی بەردەوام هی عێراق چی بەسەردێت کاک نەوزات بابەتی دارایی و ئابووری لە عێراقا چی بەسەردێت لە ئێستا خراپتری لێدێ خۆی بەڕاستی عێراق بەوەی کەوا وڵاتێکە بەرهەمهێنی نەوتە و داهاتێکی باشی دەست دەکەوێت لە بەرزبوونەوەی نەوتە بە قازانجێتی بەڵام وەکو وتم قازانجەکە ئەوە نییە کە تۆ بڵیت پشتی لێ بکەیتەوە یا پاڵی لێ بدەیتەوە بڵێ وەڵام من داهاتێکی زۆرم هەیە شێوازی ئیدارەدانەکەیشی ڕۆڵە ئیدارەکە دانەکەی و ئیستثمارکردنەکەی وەلەو لاوە تۆ کاتێک ئەڵێن سعری نەوت بەرز دەبێتەوە وەکو وتم ئەمریکایەک بەو زەبەلاحی خۆی تووشی قەیران بووە باشە تۆ سعری نەوت گران بێت حتمما نەوت دەکرێت پێویستی نەوتی خۆی دابین دەکات لە بازارەکانی نەوتە کە بە سعرێکی گرانەی فرۆشێت لەولا کە کاتە پیشەسازی و بەروبووم و کاڵا نرخی کاڵاکان بەرز دەبێتەوە لەسەر چێ لەسەر عێراقیش لەسەر وڵاتانی بەرهەمێنیش بەرز دەبێتەوە کەواتە وڵاتانی بەرهەمێن من هەمیشە وتومە دڵیان بەوە خۆش نەبێت کە سیعرینەوە زۆر بەرز دەبێتەوە و داهاتێکی باش وەکو جاری پێشوو باسمان کرد لە مانگی سێدا عێراق لە ساڵی 72 تا ئێستا 11 ملیار داهاتی مانگێکی بووە کە جاران 3 ملیار 4 ملیار لە 7 ملیار تێپەڕی ناکرد باشە وەرە تۆ 11 ملیار داهاتت هەبووە ئەی پێداویستیەکانی ڕۆژانەی 40 ملیۆن کەس چۆن دابینەکەی هەر ئەمڕۆ خەبەرێکم خوێنەوە ئەڵێ ئەگەر بودجەی عێراق و پێداویستی و بودجەی تەواو بۆ بەشە خۆراکی تەواوی عێراق دابین نەکرێ لە مانگی 5 ناتوانێت بڕی پارەی پێویست بۆ کڕینی بەشە بودجەی خۆراکی عێراق ئەوەی کە پێی دەڵێن بایعەکە دابین بکرێ
لەبەرەوەی سعری تەیرەکەی سعری بەرز بۆتەوە سعری گەرم بەرز بۆتەوە سعری ئارد گەرم بەرز بۆتەوە ڕۆن و زەید هەر دەست ناکەوێت لە دنیاە کەواتە تۆ چی ئیسفادەیەگەکەی لە سعری بەرمیلێک نەوتاکە لە $100 تێپەڕ بکێ تۆ نەتیجە بە کۆتایی تۆ پێداویستەکانی خۆتی لێکڕیتەوە وەکو من و تۆ با معاشەکەمان نرخیان بەرز بۆتەوە ئەوانیش سعریان بەرز بۆتەوە کەواتە کەس دڵی بەوە خۆش نەبێت کە قەیرانی دارایی هەیە و سعری نەوت بەرزە بێتەوە بەڕاستی هەموو وەکو یەک زەرەرەکەن بەڵ تایبەتی کێ زەرەرەکە ئەو کەسانە زەرەکەن وڵاتانێکی فەقیر کە داهاتیان کەمە بۆ نمونە مەسەڵەن عێراقڵی قەیچێکە ئەگەر سعرەکەش گران بێ خۆ من لەم لاو داهاتێکم هەیە ئەی وڵاتانێکی ئەفریقای قوربەسەر وەکوڵێن ڕەش و ڕوت و بێداهاتی نەوتی ئێخوان ئەساسن هەر فەقیر و داما بوون داهاتیان نەبووە ئێستاش کە کاڵاکان لە بازارە بەرزە بێتەوە ئەوانە زۆر تەسیریان تێکە بەڵام وەکو وتم کاریگەریەکە بۆ هەمووانە بەپێی پلەبەندی و ڕیزبەندی و دەوڵەمەندی و بوونی شێرخان و یەدەگی دراویان باشە دەزانین کە ساڵێک زیاترە لە قورنش کۆمپانیای ئێکسۆن مۆبیل کشاوەتەوە دەمێ بزانم ئەم کۆمپانیای لە دوای کە پشکەکانی خۆی لەناو عێراقا فرۆشتۆتەوە بکی فرۆشتۆتەوە و ئەم کۆمپانیای چۆن مامەڵە لەگەڵم کێڵگە نەوتیانەیەکە وەزارەتی نەوتی عێراقی لە پێنجیەکە خۆی ڕایگەیانەوە ئەڵێ هەموو پشکەکانی ئێکسۆن مۆبیلمان کڕیوەتەوە یعنی ئێستاکانە ئەمان چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەیەکەن لەگەڵ ئەو کێڵگە نەوتیانەیەکەن بەڵێ خۆی کێڵگە نەوتەکەی قورنەیەکێکە خۆی تاوان قورنە دوو کێڵگەی نەوتی هەیە زۆر گرنگن و زۆر گەورن و جۆری نەوتەکەشیان زۆر باشە و زۆر هەرزانیشە یعنی ئەمە یەکێکە لەوانە عێراق بۆ خۆتان دەزانن لە ساڵی 1972 بەرنامەی خۆماڵیکردنی کەرتی نەوتی پیادە کردو و یاسای نەوتیش هەر لە ساڵی ئەوانەوە دەرچۆ بۆ مەبەستە و عێراق بە وەکو ئێمە نییە وەزارەتی نەوتی عێراقی ژێرخانێکی باشی کەرتی نەوتی هەیە و لە ڕووی تەکنیکیەوە هەرێمی کوردستانە ئێمە نەخێر هەرێم نەوتی وەزارەتی نەوتی عێراقی بۆیە هەم لە ڕووی تەکنیکی و هەم لە ڕووی لۆجستیەوە هەم لە ڕووی ژێرخانی ئابووری نەوتی خۆیەوانێ دەتوانێت خۆی ئیدارەدانی کەرتی نەوتی خۆی بدا یعنی وەکو ئێمە نییە ئێمە لە غیری کۆمپانیەکان بۆ نمونە ئێستا چەندین کۆمپانیا هەیە وەکو باسەکەن 26 کۆمپانیای نەوتی هەیە من نازانم هیچ ئامارێکم لە بەردەستانیە بە تهدید بەڵام وەرە سەیری کادر و شارەزا و پسپۆڕەکان کە و سەیری ئەو کەسانە بکە کە لەو کۆمپانیا نەوتیانەیە ئیش دەکا لە 120 کورد نییە کەواتە تۆ ئەگەر کۆمپانیەکان و دەستی بیانی بچێتە دەرەوە تۆ ناتوانانی دۆ هەرێمی کوردستان ئیدارەیە ئەو کێڵگە نەوتیانە بی چ لە ڕووی فەنیەوە چ لە ڕووی ئیداریەوە چ لە هەم ئەوانەوە بۆیە بەڵام عێراقوانیە عێراق مادام پشکەکانی خۆی کردیوەتەوانێ دەتوانێت خۆشی ئیداری با بە کادر و بەو ژێرخانە نەوتیەی کە هەیەی باشە ئەو بڕیاری کە دادگای فیدراڵی داوێتی بڕیارەکە تازە لەلایەن دادگاوە دەرچووە و کاریشی پێ دەکرێت ئەو کۆمپانیانی کە دێنە نێو هەرێم کوردستانەوە بۆ بەستنی گرێبەست گەر ئامانجێکیان هەبێ یان حکوومەتی هەرێم ئامانجێکی هەبێ لەم جۆرە ڕاستەخۆ دەبێت بگەڕێتەوە بە حکوومەتی عێراق ئەو کۆمپانیایە یان لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە دەکرێت گرێبەست خۆی بەڕاستی وەکو جاری پێشوش باسمان کرد یاساکە دەرچووە قانونەکە دەرچووە بڕیارەکە دەرچووە بەڵام تا چەند لەسەر ئەرزی واقع جێبەجێکرێ ئەمە قووەت و هێزیەوێ ئەم قووەت و هێزە لە بینی بە یەخۆی لەلایەکە خۆشبەختانە و لەلایەکە و ناخۆشبەختانە هەرێمی کوردستانیش وەکو ئەڵێن هێندە هێزێکی هەیە کە بتوانێت بەرەنگاری عێراق ببێتەوە و عێراقیش خۆشبەختانە ئەوەندە هێزی نییە کە بە زۆر بیسەپێنێ فەرمو 15 بڕیارەکە دەرچووە ئەمڕۆ چەنە ماوە ئەچینە 15 پێ 3 مانگی ڕێکە لەسەر ئەرزی واقع ئەم بڕیارە جێبەجێ نەبوو معاملەی هەرێمی کوردستان نەوت هەرە فرۆشیە کۆمپانیەکان ماونەتەوە و عێراقیش چەند بڕیارێکی دەرکردووە لەلایەن وەزارەتی نەوتەوە و لیژنەی پێکهێناوە و چۆنێتی وەرگرتن و میکانیزم و هێنان و بردن بەڵام لەسەر ئەرزی واقع تا ئێستا جێبەجێ نەبووە دوو هەفتە لەمە پێشکە باسمان کرد وەفتێکی هەرێمی کوردستان چوون و گفتوگۆ و میکانیزم بووە ئەوە نیە بۆیە بەڕاستی مەسەلەی نەوت مەسەلێکی زۆر حساسەدادا لە دنیاە سیاسەتەکان و بڕیارە سیاسەکان مەسەلەی نەوتیان کۆنتڕۆل کردووە و ملبلانی و بەرژەوەندی سیاسەکان بۆ خۆتان دەزانی ئێستاکانە دنیا دابش بووە لە سەرکەرتی وزە رووسیا ئێران قەتار هەندی وڵاتانی ئۆپێک دژی ئەمریکا و ئەوروپا و تورکیان بەداخەوە هەرێمی کوردستان لە ناوچیەکە و جیۆپۆلیتیکەی وایە لە بینی ئێرانایە کە دژ بە لە تورکیا لە دژن هەردووچیان دابش بوونەتە سەر دوو بلۆکی جیاواز هەرێمی کوردستانیش لەبەرەوەی هەرێمێکە لە چوارچەی دەوڵەتی عێراقی فدراڵە خاوەن بڕیار و سیادە و سەروەری خۆی نییە بەڕاستی قورسیشە خۆی یەکلا بکەیتەوە بۆیە بڕیاردان لە هەرێمی کوردستان بەناردن یان نەناردنی غازی سروشی کە ئێستا بۆتە مەسەلەیەکی گرنگ مەسەلەیەکی حساسە و بڕیارێکی قورسە و تێڕوانین و تەئەمولی زیاتری ئەوێ لە بڕیاردانەکەیە و من بەڕێی من لە مەسەلەی غازە هەرێمی کوردستان حەق نییە خۆی بکاتە سەحەبی ئەم مەوزوعە بە شێوەیەکی مباشر بەڕێی من بیخات تۆپەکە بخاتە ساحەی
دەوڵەتی عێراق و وەزارەتی نەوتی عێراقەوانێ بۆی ئەو ببێتە خاوەنی مەسەلەکە وەکو دەوڵەتێکی خاوەن نفوذ و سیادە و سەروەر ئەتوانی قسەی زیاتر بکات لە بەرامبەر هەم تورکیا و لە بەرامبەر هەم ئێرانیشە. بەڵام بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەم نێوەندایە چی لێ؟ باشە خۆ ئێمە وتمان غازی هەرێمی کوردستان دەفرۆشێت لە ڕێگەی نەوتی عێراق لە ڕێگەی وەزارەتی نەوتی عێراقەوانێ لێرەیە داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ عێراق تۆ پشتی داهاتی خۆت دەست دەکەوێتەوە ئەو کاتە. یعنی من بەڕێی من ڕێکەوتنیەک لەگەڵ حکوومەتی عێراقیا بکرێ مەبەستی من ئەمەیە لێرەیە ئەم نقطەیە هەموو کەستی بگا مەبەستم ئەوەیە هەرێمی کوردستان لە بەرامبەر مەترسی و هەڕەشەی گەورەی هەردوو بلۆچی ئەمریکا رووسایە لەگەڵیشیانە ئێران و لەگەڵیشیانە تورکیا ئەمانە ئێمە دەبینە قوربانی وەکو هەرێمی کوردستان. بۆیە دەڵێم بڕیارێکی قورسا و چارە نووسازە هەرێمی کوردستان با بگەڕێتەوە بۆ دەوڵەتی عێراقی فیدرال قووەتێکی زیاتر ئەیا بە هەرێمی کوردستان و لە نەتیجەشە تۆ غازەکەت دەفرۆشی داهاتەکەی دەچێتەوە دەوڵەتی عێراق و خەزێنەی دەوڵەت و پشتی خۆت لە بەغدادا وەردەگریت و قازانجیشت کردو شەڕیشت لە ماڵی خۆت دوور خستوێتەوە. لە بیرمان نەچێت موشکبارانی هەولێر یەکێک لە کێشەکان غازی سروشتی و فرۆشتنی نەوت بوو وەکو بازەکرێت بە ئیسرائیل و بە هەندێک وڵات کە دژی عێراق و مەساڵحی رووسیا و ئێران بووە. باشە هەرێمی کوردستان تۆ تا تەن تەحملی ئەم هەموو فشارانەی ئەم دوو بلۆکە دەکەی نایکەیت لەبەرەوەی تۆ وەکوتم هەرێمێکی بچووکیت لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە تۆ قودرەتێکی بەهێزت نییە. بۆیە ئەمە قسەکەی منە لەم نەهجە و لەم ڕوانگەی منەوە لە غازی سروشتیا هەرێمی کوردستان با مجازەفە بە ئایندەی هەرێمەکە بە قەوارەکەمانەوە نەکە ڕوبەڕووی عێراقی بکاتەوە بەڕێی من زۆر باشترە. باشە ئەگەر وەکو دوا پرسیار کاک نەوزاد ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرسە بگرێتە دەست و خۆی مامەڵە بم پرسەوە بکات ئەو قەوارەی هەرێمی کوردستان کە جنابە باسی لێوەکەی بەترسێکەی لەکوایە لە کاتێکە کە مامەڵە بم بابەتەوە بکا خۆی باش مەترسیەکەی وەکو وتمان ئێران دژە ئێران دژەکە ئێستا غازی و رووسیا دژە و تەنانەت قەتەریش دژە. باشە هەڵوێستی ئەمانە چییە بێ بۆ نمونە؟ باشە کە دژن بۆ چێ دژن بۆ ئەوەی کەوا غازی سروشتی بە بەرژەوەندی تورکیا و ئەوروپا بشکێتەوە. تورکیا وەکو خۆتان هەمومان دەزانین رووسیا ئێستا بۆتە سەنگەرێک بەرامبەر هەموو ئەوروپا و ئەمریکا. باشە تۆیەک کە هیچ مەسلحەتێکت لەم شەڕیانە بێ کە هیچ مەسلحەتێک لەمانە بێ قسەکەی من لەمەوەیە بۆچی خۆم ئەکەمە تەرەفێک لەم تەرەفی ململانەیە لەسەر چە ململانەکەت لەسەر ئەرز و ئاوی من بێ لەسەر غازە سروشتەکەی من بێ و ئەگەر لاملیشم کرد بۆ دژی لایەکیان وەسامەوە موشک باران بکرێم وڵاتەکەم وێران بێ و تەنانەت مناعەتیشیان نیە حتا مەترسیەکە لەسەر ئەوەیە کە دەدەخولی سوپاش بکرێت و بێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و بە زۆر چێلگە غازیەکان یان نەوتیەکانت داگیر بکەن بۆ بگاتە ئەو ڕادەیە. بۆچی دەستکەوتی 30 ساڵی میلەتەکەمان شۆڕش و خەباتی 100 ساڵی ڕابردوومان بکەین بە قوربانی دەستکەوتێکی کەم. من لە دووسینێکمان بڵاوم کردێتەوانەیە غازی سروشتی هەرێمی کوردستان هێندە زۆر نییە کە تۆ ماڵی خۆتی بۆ کاول بکەیت. هێندە زۆر نییە کە بتوانێت پێداویستیەکانی تەواوی ئەوروپا دابین بکە و ئیتر پشتی لێبنەوە بڵێن ئێمە ئیتر پێویستمان بە رووسیا نامێنێت. نەخێر ئەمە نییە بڕێکی کەمی توێچێک لە سەرچاوەکانی غازی سروشتی لە ئەوروپایە. یعنی ئەگەر تۆ بەشداری بکەی یا بەشداری نەکەی لەوانەیە ڕۆڵێکی زۆر گەورە نەبێ بەڵام نەکردنەکەت یاخود لەژێر فشار و هەڕەشەکانە دەبێتە هۆی ماڵە وێرانی و دەبێت هۆی لە ناوچوونی قەوارەکەی خۆت. ئەمە مەترسیەکانە کە تۆ هەتا وەکووتم ئێستا ئێمە ئەگەر دەوڵەتێکی سەربەخۆی خاوەن سیادە و سەروەری بووینایە دەمانتوانی قسێکی بەهێزتر بکەین بەس تۆ ئەوە نیت لەو مەوقیعیانیت بۆیە وەکووتم هەمووی لەو ململانەیە ئەوەی زەرەرەکە وەکووتمان سامانە سروشتیەکانمانە و میلەتەکانمانەوە دەستکەوتە سیاسەکەمان. من زۆر سپاس دەکەم کاک نەوزاد کە لەم تەوەری بەرنامەکەمان میوان بووی. سپاس بۆ بەڕێز نەوزاد مهندس کە بەڕێزیان شارەزای ئابووری بن ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون.